ئارتفرۆش پلاتفۆرمێکی هونەری کوردیە تایبەتمەند بە شێوەکارانی کورد لەناو کوردستانی گەورە و دەرەوەی کوردستان بە مەبەستی زیاتر ناساندنی کارە هونەریەکانیان و بە بازاڕکردنی کارەکانیان لە تابلۆ، پەیکەر، سیرامیک، دیجیتال ئارت. لەم پلاتفۆرمەدا هونەرمەندان ئارەزومەندانە دەتوانن کارە هونەریەکانیان نمایش بکەن، جگە لە ناساندنی کارەکانیان دەتوانن لە ڕێگەی ماڵپەڕی ئارتفرۆشەوە کارە هونەریەکانیان بفرۆشن و سوودێک بەدەست بێنن کە ئەمە دەبێتە هۆی بەجیهانی بوونی کارە هونەریەکان و زیاتر ناساندنی هونەرمەندەکە. ئارتفرۆش پرۆژەیەکی هونەری قازانجنەویستی دامەزراوەی ڤیما تەواوی قازانجی فرۆشتنی کارە هونەریەکان دەگەڕێتەوە بۆ هونەرمەند.